بۆ ڕیکلامکردن لە کەناڵی UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا دەتوانن پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0747 930 42 86. بەڵێ خۆشەویستان، ئەمڕۆ لە بەرنامەی ئێوارانی تاراوگا پێمان خۆش بوو کۆمەڵێکم خواردنوشتانەیە خود ئەو چێشخانانەی کە هەیە بەسەریان بکەینەوە و پێم خۆشە کاک لوقمان لەگەڵ ماوێ بزانم ئەم ئێوارەیە بەم ئێوارەی ڕەمەزانە کاک لوقمان خوا هەڵناگرێ بزانم چیتان ئامادە کردووە، چونکە هەستەکەم قوربانێ بم، هەستەکەم بۆنێکی خۆش تامم نەکردووە بەس بە بۆنەکە بەلەزەتە وانە بزانم چیتان حازر کردووە ئەمڕۆ کاک لوقمان. بەخێر بن سەر چاوان سەرتا بەخێرتان دەکەم. ئەمڕۆ خواردنە کودەوارەکان هەموو نوعەکانمان هەیە، قۆزیمان هەیە، قۆزی مریشکمان هەیە، سنگمان هەیە، شلەکان هەموو نوع شلەکانمان هەیە، بامێ، فاسۆلیا، تەپسی، ئەمە یاپراغمان هەیە، دۆڵمەمان هەیە، تەپسیمان هەیە، شلەکان کفتەمان هەیە، شلەی تاسکەبابیمان هەیە، نۆکاومان هەیە، بامێمان هەیە، هەروە بێتەوە فاسۆلیامان هەیە. ئەمە قۆزیە، ئەمە قۆزی گۆشتە. قۆزیە بەتامی چییە؟ ئەمە قۆزی گۆشتە، ئەمە سورۆکراوە، قۆزی سورۆکراوە لە ناو ڕۆنا. ئەمە هەر بەتامی بڵین ئاوی گۆشتە، بڵین هەر خۆی ئاگۆشتی خۆیەتی. ئەمەشیان سنگی سورۆکراوە بە پیاز و بە تەرتیبا خوێ لیمۆندۆزی ئۆشتانەش هەر لە ڕۆنا بڵین سورۆکراوە. ئەمەش مریشکە، ئەمەشیان مریشکی سورۆکراوە، ئەمەش بۆ بەربانگە بۆ بمە حازریەکەین بە پیاز و خوێ لیمۆندۆزی و تەرتیبات. ئەمەشیان هەر قۆزیە، ئەمە قۆزی کوڵاوە، ئەمە بە ئاوی گۆشت ئێستا حازریەکەین بۆ بەربانگ لە خزمەتاناین. بەڵێ ئەمەشیان ئەمەش هەر سوبە، بڵین ئەمە ستارتەیە سوبە پێش ئەوەی کە ئەمە پێش ئەوەی کە خواردنەکان بۆ بچێ هەمووی بڵین جێگا سوبێکیان بۆ دادنین تا خواردنەکان بۆ ئێمە برنجی خڕش بەکاردێنین، بەڵام ئێستا لەم کاتەیان نا، ئێستا لەم کاتەیان نا، بەڵام زیاتر شەمە و یەکشەمە برنجی کوردیش بەکار نەوەڵا ئێستا لەبەرەوەی بازارەکە زۆر بڵین سەریع نییە، خەڵکەکە کەم بەس بۆ بەربانگان دێ، بۆ بەربانگانیش تۆزێ قورسە وەکو برنجی کەنیا برنجەوە. بەڵێ تۆزێ بەڵێ ئێمە هەموو ڕۆژە 6 لەمان هەیە، بەڵێ بەس ئێستا کەمان کردوتۆ کردمانە بە 5 لە فاسۆلیاکی خۆمان، فاسۆلیا کورداوارەکە کوردیانی فاسۆلیا، بەڵێ ئەمەشیان ئەمە برنجە ئینەکەیە، بڵێن ئەمە برنجە دەنگ درێژەکەیە، دەم درێژەکەیە، بەڵێ ئەمە تازەیە، ئەمە بۆ بەربانگ، ئەمە بۆ بەربانگ، ئەمە دەنگەکان لێک عاجز بوون ئێستا ناچن بۆ لایەک، ئەمە بۆ بەربانگ حازرمان کردووە، ئینشاڵڵا چاوەڕێی مشتریەکانمان دەکەین بێت لە خزمەتاناین. کاک لوقمان، من بیرم لە شتێک کردەوە، بۆ نمونە ئێستا چەند کۆمپانیای یاخود چەند شوێنێکن لە بەریتانیا کە کەوە فرۆشن، سوێسکە فرۆشن، کە کۆترە فرۆشن، بیرتان لەوە نەکردوتەوە ئەم جۆرە خواردنانەش بۆ ئێرە بێن؟ ئەمێ ئەوە بزانم. بەرنامەمان هەبوو، بەڵام تۆزێک قورسە لەبەرەوەی ئێمە بازارەکەمان سەریعە، لەبەر ئەوە کاتی دەوێت، یعنی زیاتر فریان ناکەین بەڕاستی بۆیە دەنا خۆشە، خواردنێکی زۆر خۆشە. لوقمان ئەمێ ئەوە بڵێم، ئێوە بیرتان لەوە نەکردوتەوە وەکو بەربەلەدیەکەی سلێمانی، وەکو حەوزە، وەکو ئەو منتیقانەی کە لە سلێمانیە شەوان زیندووە تا شەوانێکی درەنگ هەتان بێ، وە بزانم کاتەکەی مەحدودە ئێرە تا سەعات 10 شەو هەیە؟ وەڵای ئێمە کاتەکەی تا سەعات 9ە، بەڵێ لە 10 بەیانیەوە بۆ 9ە، بەڵام ئێستا لەبەر ڕەمەزان کردومانە بدە بۆ سەعات 11 بڵین خواردمان دەرەچێت بۆ سەعات 9. بەڵێ ئەنی بیرتان لەوە نەکردوتەوە شەوان هەتان بێ خەڵک بێ لەفە بخوا، خەڵک بڵێ منەچم بۆ سۆ ڕۆدە و جادە زیندوەیە کە بەڕاستی شەوانیش هەیە؟
بیرتان لەوە نەکردوەوە واللهی بۆ ئێرە تۆزێک قورسە بۆ ئێرە نابێ نەوەڵا بەس بڵین ئێمە کاتێک خۆمان بڵین مەحدوودە کات خۆمان دیاریکراوە تاوەکو سەعات 9 مشتریەکانی خۆماندن لە دوای نەوە کاتە نەوەڵا کەس نا ئەمەوێت لەوە بپرسم ئایا تۆ کاتێک کە چێژ دێنی تام و چێژی دێبینی یار خولیای خۆتە واللهی من بڵین بە حکمیەوەی دەمێکە لە ناومەت ئەمام و شتانە ئیدی خواردنەکان هەم سنعاتەکە سنعاتی خۆمە و وەکو شتێک حەزم لێتی ئاوەڵا بەڵێ خۆشەویستانەمەوێ ئەوە بڵێم ئەم شوێنە شوێنێکە کە بەڕاستی ئینسان کە بە ڕۆژوش بێ ئەگەری هەیە ڕۆژەکەی بشکێنێ لێرە چکە بەڕاستی و هەموو خواردنە لە پشتمەوە منیژاوە بە مایکەکەەوە وەستاومەوە گومان لە خۆم دروستەکەم پێم خۆشە بچین بۆ لای شێفی کەبابەکەمان ئەگەر کەباب و شت ئاوەستا هەورامان دەستخۆشی لێ یەکەین کە بەڕاستی کەبابەکەی توانم بڵێم زۆر تایبەتە و زۆر شێفێکی تایبەتە وەستا سڵاو لێبێ وەستا جەو چۆنە بەم بە ڕۆژ خراپ نییە لە خوا بەزیابێ وەستا با من بێمە ناوەوە پێم خۆشە بڵێم وەزعی کەباب دروستکردن چۆنە لەم کاتەیە کە بخۆشە بە ڕۆژووی ڵاتە بە حکمی ئەوەی کە ڕەمەزانە دایبانیەوە چۆڵە بەس لای وارەوە لە خوا بەزیابێ باش هەر کەباب و وەکو شتەکانی تریش وەکوش لەو برنجەکە کەباب و گۆشت هەر خەڵک حەزی لێکات ئەخورێت ماندوو نابی وەک لەوەی کە تۆ بە ڕۆژوو ژەبی بەیانیان زوو دەی بۆ ئێرە و تا ئێوارێکی درەنگ لێرێت و دێرە ڕۆژوەشکێنیت و درنگانێکی شەوە چیتەوە ماڵەوە ئایا ماندوو ناکات بە تایکی دێمە تۆزە کاتەکەشی زۆرە ببنە ڕەمەزان و یەک سەعات تۆزە درەنگترین وەڵام پێشتری ژەر زۆر بوو کاتەکەشی زۆرە بەرەوەڵا شکۆیمانەبی کاگ وەستای با بڵێم شێفی خۆشەویست کاگ هەورامان خورد با بڵێم هەر شێف شکە بەڕاستی شێفێکی زۆر تایبەتی پێم خۆش ئەوە بڵێم جیاوازی کەبابی ئێرە و کوردستان چییە؟ خەڵگەڵێ بۆ نمونە کەباب لێرە دروستەکەم و لاستیکی لێیە جیاوازیەکەی چییە؟ لە کوردستانی خۆمان دووگی تێەکەن لێرەش مەطعمەکانی ئێرە دووگ هەم کەمترە هەم گرانیشە هەیە بەڵام گرانە پر زۆر مەطعمەکان تی ناکەن بەڵام لە کوردستانی خۆمان واستەکەم تۆزێ هەرزانترە ئەیکەنە ناوێنەکە بەس لێرە چەوری تێەکەن کەبابەکە بۆ ناسکی هەر ناسکە کەبابەکەمان جیاوازی ئەوە بڵێم بۆ نمونە لە کوردستان هەڵەوەرێ ئایا هەر کێشەی چەوریەکەی ئەوان سۆدەی تێەکەن ناسۆدەوە زۆر کەزێکاتە ناو دەساوەکەوە بۆی بەرنەبێتەوە منتی ناکەم لە ڕووی تەندروستیەوە بەرەوەڵا خراپە تۆ حقەتە بێ باش نییە سۆدە بەڕاستی خەڵکێکی زۆر لە کەبابەکەتان ڕازیە کەبابەکەتان شتێکی تایبەتە من دەستخۆشیم هەیە من لە ژێریشەوە بینم کەبابێکی زۆر باشە داناوە بەڵێ شەشە ترامادەیەکین بۆ بەربانک من لە بەیانەوە کەبام لێ نەیە بەسترەوەی ساهمووی حەزانم یا خاڵ بەخێبن بەڵێ خۆشەویستان لە بەرنامەکەم کۆتایی پێهێنم لە بڵێم لە بەشەکەی کاگ هەورامان بەڵێ لە بەشەکەی کاگەورامان لە کوورەکەی یاخود دیوەخانەکەی کاگەورامان لە ماگرە خۆشە کە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەوە کەبابی سەر خەیترە و کەبابە خۆیان بەسەریا و چڕوزی لێڵە سێیتر مەگەر خوا بزانێ بۆ خواردن چەند خۆشە دەستخۆشین لە هەموو ئەستافە بەڕێزەکە لێرە هەیە و ماسیشیان هەیە و کۆمەڵێ پەراس و گۆشت و مریشک و شتی تایبەتیان داناوە دەستخۆشیم هەیە و لێرەوە پێتانەڵێم دیوەخانی کاگەورامان ئاوەدان ئەم دیوەخانە جوانە ئاوەدان ئیشەڵا کورد لە هەر شوێنێ بێر ئاوەدانیە بێ و وەگوتومە و ئەشیڵێمەوە شام شەکرە وڵات شیرینترە کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا